بەڕێز مەسرور بارزانی پێشوازی لە گروپی گشتلایەنەکانی پەرلەمانی بەریتانیا APPG دەکات. ئەمڕۆ 27 نۆی 2017 بەڕێز مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە میانەی پێشوازیکردنی لە گروپی گشتلایەنەکانی پەرلەمانی بەریتانیا APPG کە بە سەرۆکاتی جاک لۆپرەستی بۆ چاودێریکردنی ڕێفراندۆمی سەربەخۆیی هاتبوونە کوردستان ڕایگەیاند. پێویستە جیهان ڕێز لەو ویستەی گەلی کوردستان بگرێت کە بە شێوەیەکی دیموکراسیانە بە هەموو جیهانی ڕاگەیاند. لە دیدارێکدا شەندی میوان باسی لە بەڕێوەچوونی پرۆسەی ڕێفراندۆمی سەربەخۆیی کرد و ئاماژەی بۆەوەدا کە پرۆسەکە زۆر بەباشی بەڕێوەچوو. لە گەڕانەوەیاندا هەموو هەوڵی خۆیان لەناو پەرلەمان دەدەن. لەو بارەوە لۆپرەستی وێڕای پیرۆزباییکردن لە گەلی کوردستان جەختی لەوە کردەوە کە ئەوان پشگیری لە ڕای خەڵک بۆ مافی چارێ خۆنووسین هی گەلان دەکەن و گوتی ئێمە زۆر بەو ڕێفراندۆمە خۆشحاڵ بووین. لای خۆیەوە بەڕێز مەسرور بارزانی باسی لە هەنگاوەکانی دوای ڕێفراندۆم کرد و داوای لە شانشینی بەریتانیا و ئەندامانی کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد ڕۆڵی خۆیان بگێڕن و هانیاراق بدەن دەست بکات بە گفتوگۆ و دیالۆگی بوونیاتنەر لەگەڵ هەرێمی کوردستان و لە ڕەفتار و هەڵس و کەوتی ئیستفزازی دوور بکەوێتەوە لە پێناو ئاشتی و سەقامگیری کە داوای ئێمە و جیهانی ئازادە و ڕایگەیاند. کوردستان مافێکی سروشی خۆی پیادا کرد کە لە چارتەرەکانی نەتەوە یەکگرتوەکان جێگیرە. هەروەها ئاماژەی بۆەوەدا کە پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی گوشار لە عێراق بکات بۆەوەی کە ئەم پرسا بە شێوەیەکی ئاشتیانە یەکلا ببێتەوە. لە بەشێکی دیکەی گوتەکانیدا ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دووپاتی کردەوە کە پێویستە جیهان ڕێز لەو ویستەی گەلی کوردستان بگرێت کە بە شێوەیەکی دیموکراسیانە بە هەموو جیهانی ڕاگەیاند. هەر لەو دیدارەدا تیشخرایە سەر پەرەسەندنە سەربازەکانی نەوچەکە و بەردەوامیدان و درێژەدان با یارمەتیەکانی بەریتانیا بۆ هەرێمی کوردستان لە بوارە جیەکاندا.